دیارە سەرچاوی ئاوی قوڵە لە شاری ڕانیە مێژوێکی دێرینی هەیە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەو پێش ئەو سەردەمانەی کەوا لە ڕانیە لە ناوچەی دەستی بیتوێن کە بە وڵاتی ئۆتیم ناسراوە ئەکەدیەکان و گۆدیەکان و ئاشەورە کۆنەکان تیاژیاون ئەم سەرچاوە بوونی هەبووە کە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 8,000 ساڵێک لەمەو پێش سەرچاوی ئاوی قوڵە هەر لە سەرەتاوە خزمەتێکی بەرچاوی بە شاری ڕانیە کردووە چ لە ڕووی ئاوی خواردنەوە چ لە ڕووی کشتتوکاڵ و ئاوەدێریەوە ئەم سەرچاوەیە لە ساڵانی سەدەی ناوەڕاست لەلایەن حکومەتی ئەو کاتەی پاشای کە پاشای سەردەمی پاشایەتی بووە لە بەغاوە لە دەسەڵاتی ناوەندەوە بە نیمچە فەرمیەک بۆتە پرۆژە و ئەو کاتە کە بۆتە پرۆژە لە دەرەوەی پرۆژەکە ترومپایەکی بۆ دانراوە لە ساڵی 1954 کە بە گاز ئیشی کردووە دیزەڵ پەم بووە دواتر وردە وردە بەهۆی فراوانبوونی شاری ڕانیە لە ساڵانی 59 حکومەتی ناوەند پرۆژەکە بە فەرمی دەناسێنێ و هەندێک کاری بەرپراوانی بۆ دەکات وەکو دروستکردنی سیاج و ژووری پەمپەکان و ئیتر کارمەندی بۆ دادەمەزرێنێ بۆ ئاو بەڕێکردن بۆ گەڕەکانی شاری ڕانێ یەکەم پەمپیش کە دانراوە بۆ گەڕەکی خەڵات بووە بۆ تەنچەکەی سەر خەڵات بووە لەوێەوە دابش کراوە بۆ گەڕێکەکانی قولە و ناوبازاریش دواتر وردە وردە پەمپاوسەکە کە پەمپەکان ئەوە ناکەن بەڵین دابین ئاو دابین ناکەن ناتوان دابینکەن بۆ شارەکە بە فراوان دەبێت پەمپێکی تر دادەنێن بۆ گەڕەکانی سەرا و گەڵنجان وردە وردە ئەم پرۆژەیە بەرەو فراوانبوون دەڕواتەوە بوو لە ساڵی هەشتاکان پرۆژەکە هاتە ناو بیناکانی هاتە ناو سەرچاوەکە و گەورەترین پەمپاوسی بۆ کرا ژووری پەمپاکانی بۆ دانراوە لە ساڵی سەرەتای هەشتاکان بووە دواتر کارەبای گشتی بۆ ڕاکێشراوە چەند مۆلیدەیەک و پەمپەکان زیادی کردووە بەو شێوەیە تاکو ئێستا ئەم پرۆژەیە خزمەت دەکات بە شاری ڕانیە و لە ساڵانی ڕابردوو پێش ئەو قەیرانە کە ئاو کەمی کردووە سەرچاوی بژیوی خەڵکیش بووە لەو دەبەرەدا بۆ کشتتوکاڵ و ئاوەدێری و بۆ زۆر کاری پێویستی وەکو ئاژەڵداریش بەکار هاتووە کەواتە سەرچاوی ئاوی قوڵە خزمەتێکی بەرفراوانی بە شاری ڕانیە و خەڵکی شاری هاوساریان کردووە لە هەموو ڕوویەکەوە جاران سەرچاوەکە بەهۆی بەهێزی ئاوەکەیەوە باشترین سەرچاوەیە لەو دەبەرەدا لەبەر ئەوەی لە شاری ڕانیە 4 سەرچاوەمان هەیە تەنها ئەم سەرچاوە ماوە ئەوانەی دی وشکیان کردووە سەرچاوەی ئاوی قوڵە کە خاوەنی ئاوێکی زۆر بەهێز و سازگار بووە و خۆڕاگر بووە ئاوێکی زۆر خۆڕاگرە زۆر بەهێز بووە توانیوێتی ئاو بۆ هەموو ئەوە پێشتر بۆ هەموو شاری ڕانی دابلیکە بەس لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 لە شاری ڕانیە زۆر بەرپراوان بووە نزیکەی بۆ 6 بۆ 7 گەڕک دەبێت ئێستا نەیتوانیوە هەموو گەڕەکان دابینکە دواتر لە ڕێگەی بیرەکانەوە ئاو دابین کراوە بۆ شاری ڕانیە بەڵام ئەم سەرچاوێ تاکو ئەو ڕۆژ نزیکەی لە 65 بۆ 7 ئاو بۆ ئای خواردنەوە بۆ هاوشاریان دابین دەکات.